بەشەوانە و مەقتوعە باسکردنی مەمنوعە وانە بێژانی کەلار بایکۆتمان کرد بە یەک جار ئەرکی زۆر و مافی کەم چی لە 16,000 کەم بایکۆت بەردەوامە بایکۆت بەردەوامە بایکۆت 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 ئەرکی زۆر و مافی کەم چی لە 16,000 کەم ئێمە وەکو مامۆسایانی وانەبێژ لە پەروەردەی کەلارەوە لەسەر جەم پەروەردەکانی پارێزگای سلێمانی وا ماوەی بەنزیکی 15 ڕۆژ 2 هەفتەیە لەسەر هۆڵەکانی خوێندنمان بایکۆت کردو و لەسەر جادە داوای مافی خۆمانەکەین داوای دامەزراندن و گەشتن بە مافی خۆمانەکەین چونکە بەڕاستی مامۆسایانی وانەبێژ لە خەم و مەعاناتێکی زۆر زۆران هیچ مافی ئیمتازێکمان نییە بەداخەوە سەرەڕای ئەوەی کە ئێمە چەند ساڵە لە مەعاناتێکی زۆراین کەچی وەزیر هاتەوە تازە بە تازە ئەڵێ پارەیەکی مەقتۆدان بۆ دائانێم کە بڕەکەی 350,000 بۆ خاوەن شەهادەی دیبلۆم و 450,000 بۆ شەهادەی بەکالۆرەسە ئێمە وەکو وانەبێژان بە هەموو شەوەیەک ئەو بڕەپارەیە ڕەت دەکەینەوە چونکە لە ئاست طموحەکانی ئێمە نییە ئێمە کێشەمان تەنها کێشەی دارایی و پارە نییە ئێمە داوای ماف و کەرامەتەکەین ئێمە ئەمانەیە چینایەتی لە پەروەردە و لە ناو قوتابخانەکانە نەمێنێ بەڕاستی ئێمە وەکو مامۆستای پلە 2 پلە 3 حتا پلە 4ش بە مامۆستادا ئەندرین مامۆستای وانەبێژ هیچ ماف و امتیازێکی نییە هەر لەبەر خۆتان وەڵی نازانم تۆ کە حەقێکی خۆتە هەلایەنە یعنی داوای ئەوواکەی هیچ شتێکی ترت نەکردووە وانەبێژانی کەلار بۆ ماوەی 2 هەفتەیە بایکۆتی وڵەکانی خوێندنمان کردووە تەنها داواکاری ئێمە دامەزراندنە بەس بە دامەزران ڕازیە بین وەزارەت بڕیاری مەقتوعەیەکی دەرکردو بەمان بەڵام ئێمە بە هیچ شێوە بەو مەقتوعەیە ڕازی نین ئینشەڵا بەردەوامە بین تا و کاتی داواکاریەکانمان جێبەجێکرێت بێگومان لێرە و لەوێ بیسراوە کە هەڕەشەکرێت لەلایەن مدیرەکانەوە کە ئەگەر نەکرێنەوە نێنەوە بۆ دەوام وانەبێژە خرێتە شوێنەکانتان بەڵام دڵنیا بنەوە بۆ هەڕەشانە ناترسین و بایکۆتی وڵەکانی خوێنمان کرد ناشینە وڵەکان تاواکاتی داواکارەکانمان بە تەواوی جێبەجێکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی وەک چالاکانی مەدەنی بە دڵ و گیان لەگەڵ بایکۆتی مامۆستایانی وانەبێژین لە کوردستان و لە سنووری داری گەرمیانیش وە پێمان وایە ئەوان داوای داخوازیەکی ئەجگار سەرەتایی خۆیانەکەن کە یادی بەڕاستی شوورەی و نەنگیە حکوومەتی ئێمە ئەم پەروەریشیارە ئازیزانە لە بیر بکاوە بیان خاتە بارودۆخێکی وا خراپەوە کە ئەمان بەڕاستی ملە نزیکەوە ئاگادارم بەشی زۆریان لە ڕەوشێکی مادی ئەجگار خراپان و ناکرێ بەڕاستی حکوومەتێک کە خۆی دان بەوانێ نزیکەی 30 بۆ 40% پرۆسەی پەروەردە و فێرکردن لە دەرەوەی شارە گەورەکانەوە لەلایەن مامۆستایانی وانەبێژەوە بڕێوا برێ تۆ بێی 30 بۆ 40% پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمەکەی خۆتا پەک بخەی لە بەرامبەر بڕێک پاساوی ئەجگار لاوازە کە هیچ کەسێک باوەڕی پێ ناکا من باوەڕم وایە کەسن لەناو حکوومەتەوە لە دەرەوەشی باوەڕ بۆ ناکا کە ئەو حکوومەتە توانایەوە نەبێ و مامۆستاوانە بێژانە دابمەزرێنێ بۆیە من هەم لەگەڵ چالاکان و ڕێکخراوەکان پشتیوانیە مازیزانەکەم و داوا لە تەواوی چین و توێژەکانی شەکەم کە لە پشت داخوازیەکانی ئەمانەوە بن تا و ڕۆژەی یەک بە یەکیان دامەزرێنەوە بە مافی سەدە و سەرەتایی خۆیانەکەن ڕاستی کە تۆ بیتە ناو دەرزم پێ بڵێ گوێ لێ ناگەم